یەکێ لە هۆکارەکانی یەکنەگرتنی گەلی کوردە لە چوارپارچەی کوردستان. تەبعەن ئەمە زەرەر بە دۆسەی گەلی کوورد دەگەیەنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. لە ڕاستیە یەکنەگرتنی هێزە کوردیەکان ئەمە هۆکارەکەی بۆ لەبەرەوەگە گەلی کورد یەک بێت هێزێکی سیاسی لەبەر مەساڵحی خۆی نەچێت پەلکێشی دوژمنەکانمانکە بۆ سەخاکەمان بۆ سەخاک و ئاوەکەمان هەندێک شتێ تورکیا ناتوانێت لە 1920 تورکیا دژی گەلی کووردە پێشتریش پێگەی ئەو شتانە وازەحە. هەندێک لایانی سیاسی هەیە لە هەرێمی کوردستان تەنانەت نەک لە بەرژەوەندی گەلی کورد بیاوێ کار بکە بگرێت دوژمناتیژەکە پێلکێشی دوژمنەکانمانەکە بۆ سەر برا کوردەکانی ترمان بەداخەوە یعنی ئەمە کارەساتە بۆ گەلی کورد ئەمە کارەساتێکی گەورەیە. بەداخەوە ئەگەر لە دیوی سیاسیەکەی بڕوانی هیچ هێزێکی کوردی چی پارتی دیموکراتی کوردستان بێ و چی پەکەکەش بێ من دڵنیام پەکەکە زۆر لەو ڕۆ وشیارە چی یەکێتی بێ چی هێزەکانی تر بێ هیچ کامێکیان لەم هێزە سیاسیانە شەڕی براکوژیان نەبردۆتەوە لە قازانج و مەساڵحی هیچیانە نەبووە تەنها زەرەرمەند بوو زەرەرمەند بووی یەکەم تەنها خۆیانن ئەمە لە مەساڵحی گەلی کورد نییە ئەم بەداخەوە ئەگەر ئێمە خۆمان ڕێگە نەدەین هێزەکانی دوژمنکارانەی وەکو بڵین دەوڵەتی تورکیا پەلکێش نەکەین بۆ ناو خاکەکەمان نەبرا پێشمەرگەکانیشمانە بنە شەید دەبن نە هەواڵانی گەریلا شەید دەبن نەخۆ فرۆشی لە ناومانە دروزە بێ تەنها ئەوە چیە گەڕێتەوە بۆچی وشەیەکەیە لە ناو کوردواری خۆمانە باوە جاشایەتی واتە ئەگەر تۆ بوویتە جاشی وڵاتێک ئەبێت تۆ هەر کە ئەو جاشایەتێت پێ قبول بوو ئەبێ هەر بەگوێی ئەویش بکەیت واتە لە ڕێ ئەوە ئەو چی بەرنامێکی بۆ داڕشتی تۆ لێرا جێبەجێکەیت بەداخەوە هەمومان گەلی کوورد دەزانێت لە مناڵێکی سەربێشکە ئەوەی کە هاتبێتە زمان و هەتا گەورەکان لای ئاشکرایە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی خوێن ڕێژە دەوڵەتێکە دژی گەلی کورد هەمیشە دۆستەکانی بەکاریە ناوە دەستی کێشاوتە ناو هەرێمی کوردستان یەت دۆست بۆ خۆی پیاکە دۆستەکە کێیە وازەحە خۆی حەقە هەڵوێز وەرگریە پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە لەم ڕۆژانە پێشوە لەسەر داربڕینەوە و ئەوە جینۆسایدە فەرقی مرۆڤەکان چییە لەگەڵ دارەکان و سەوزایەکەی کوردستان ئێمە هەمومانە بێ بە ڕۆحی بە گیان کوردستان بپارێزی هەر خۆیان لە ئەندام مەکتەب سیاسیەکانیان نیگەرانن لەو بارودۆخەی سێر ڕووەدا سیرکە بێدەنگن حکوومەت بێدەنگە پەرلەمان بێدەنگە هەمیان بێدەنگیان هەڵبژاردووە ئەمە واتە ڕازی بوونە بە دەستدرێژی دوژمنەکانمان بۆ سەخاکی هەرێمی کوردستان لێمان بکوژن بە ئارەزوی خۆیان دارەکان ببڕنەوە سەوزایەکان وشک بکەن ئەومان لێ بگرنەوە تەبعەن بەلایەنەوە ئاسانە جناگەر ئاسان نەبێ چارەسەرەوەیە بێ گەلی کورد یەک بگرێت ئەوەی کە ڕووی داوە ئەمڕۆکە ئێمە هەمومان هەڵسین وەکو لایەنە سیاسیەکان دەست خێنە ناو دەستیەک تێگەی لێبوردنیان هەبێ بەرامبەر بەیەک هەموو بوەستنەوە دژی ئەو دەوڵەتانەی کە بە فێڵ و فڕ هاتوون لە ناو کوردستانی ئێمە خۆیان بەهێزەکەن سبەی دارەکانی بڕیوەتەوە دوو سبەی ڕەنگە خانۆکانمان تێک بدەن کوڕەکانمان بکوژن ئەمە وازەحە بەلای گەلی کورد دەبێ ئەم ڕاستیانە هەمووی بزانن یعنی بەڕاستی جێی داخە ئەوە برایانی پێشمەرگەمانم ڕۆکە بە چی شەید بووە ئەبێ تۆ بڵێ پرسیاری ئەوە بکەیت ئایا بە گولەی گەریلا شەید بۆیان تیارەکانی تورکیا بوو ئەمە ڕاستیە تۆ بێت لە ڕاستیەکە بڕوانی نابێەوە نییە ئێمە گەلی کورد عاتفی بین هێزێکی سیاسی بەرنامێ داڕژ ئەوە پەکەکە دوژمنی گەلی کوردن نەخێر پەکەکە دوژمنی گەلی کورد نییە پەکەکە کوڕی گەلی کوردە و ئەم هێزانەی خۆشمان پارتیوی کەتان ئێمەژە کوڕی ئەو گەلەی تێگەی من دڵنیاتانەکەمەوە ئەوە وازەحە بەلای دڵنیاتانەکەم پەکەکە یەک هەڤاڵی گەریلا نەحەزی بە شەڕەوە نەشەڕیژەکە و نەیە گولێژەنێ بە هێزە سیاسیەکان و بە پێشمەرگە چۆن نەکوژێ من کاتێک من خۆم پێشمەرگەم کاتێک بوو شەڕیە کرد دژی داعش لەگەڵ ئێمە کەرکووک و مێژووە شایەتە لە 2014 هەمومان
ڕاستیەکانە زانین بەڵام بەداخەوە ئەبێ سەرکردایەتی حیزبەکان دەستی لێبوردی بۆ یەک درێژکەن دەستخەنە ناو دەستیەک دژی هەموو دەوڵەتەکان بوەسینەوە کە دژی کووردە خۆ دەوڵەت هەیە دۆستمانە دەوڵەت هەیە دوژمنمانە بە تایبەتی تورکیا نزیکترین دوژمنی گەلی کورد تورکیای خۆی هەموو کردەوەکانی داگیرکەران هەر لەو کاتەیە کە کورد بەناها کرا بە چوار پارچەوە پامی ئەوان پێەیە کە کورد حەقە یەک بگرێت لە هەر چوار پارچەکە یەک برێ ئیتر بەسە کلکایەتی و جاشایەتی و بەڕاستی نۆکەرایەتی بەسە ئێمە کاتێک کە ئەنفال هاو بەسەر میلەتی کووردا نە ئەوەی خوێندۆ کێ ئەم حیزبە و ئەو حیزبە نە ئەوێ خوێندۆ کێ مەسیحی و ئیسلامیە نەوێ خوێندۆ کێ لە چ پارچەیەکە لە نێرەیە مەیە گەورەیە بچووکە خوێنەوەرە نەخوێنەوەرە هەتا ئەوەش کە کورد کە ئەنفال کرا لە مزگەوتی ژیان نەپرسی کە مزگەوت و قورئانەکان ژیان ئەنفال کرد تورکیاش بە ناوی هەندێک جار بە ناو ئیسلام و هەندێک جار بە ناو دەوڵەتی عوسامی و زینوکردنەوەی خەلافەتی عوسمانی هەمی داگیرکردنە ئێمە بێ ئاگامان لە خۆمانەوە ئێمە بێ خۆمان ئاگامان لە خۆمان بێ ئێمە بێ ئاگامان لەوە بێ کە دژمنەکانمان بناسین ئەبێ ئێمەی تر بەسە یعنی تێکدانی برایەتی لە بین کووردا لە بین شۆرچەکانی کووردا لە بین میلەتی کووردا ئیتر بەڕاستی کلکایەتی و نۆکەرایەتی بەسە ئێمە بەڕاستی ئێمە نەخسی وشیاریمان هەیە پێویستە میلەتی کورد وشیار بێتەوە پێویستە میلەتی کورد بەسە ئیتر واز بێرە لە دووبەرەکەی و منافەسەی حیزبی و پارە پایاکردنی و دزی و گەندەڵیوانە حەقا ئێمە یەک گرین بەڕاستی هەمومان بچینە سەنگەرێ دژی داگیرکار ئێمە هیچمان کەمتر نییە لە قەومەکانی گۆی سەرگۆی زەوی ئێمە هیچمان کەمتر نییە لە تەوەکانی ئەم دنیاە ئێمە لە تورک و فارس و عەرەب کەمتر نین ئێمە گەلێکین خوا بە کورد دروستی کردن کەلتورمان جیایە زمانمان جیایە جلمان جیایە نیشتمانمان جیایە ئێمە داگیر کراوین ئێمە هەر شتێ بکەین لەسەر حەقی خۆمانین یەکێ بەناو دینەوە نەکێ بەناو مەسەلەن هەر ڕێگەیەکۆ ئێمە قەڵاچۆمانەکەن داگیرمانەکرد و جینۆسایدمانەکەن و شەرعەتیش بەو داگیرکاریە ئەدەن بەلای خۆمانەوە بەڵام هەرچەند ئێمە باوەڕمان بۆنێ ئێمە پێویستە خۆمان یەک بگرین بەڕاستی ئیتر بەسە ئێمە بڕینەوەی دارەکان هیچ بە گەورەتری نازانین لە ئەنفال هیچ لە داگیرکاریەکان تر مهمتر نییە لە خوێنی کورد بەناحەق ڕژاوی مهمتر نییە یعنی خەتەرتر نییە ئەو داگیرکەرە کە خۆت ئەکوژێ دار چییە یعنی کە داگیری کە مەسەلەن تۆ ینی تۆ نەهی لە تۆکە ینی تۆ ینی تۆ نی دۆکو کورد دۆکو ئینسانستا بوو بۆ ناکە ئێمە ینی من باسم کردوتم کلکایەتی بەسە جاشایەتی بەسە نۆکەرایەتی بەسە پارە پایاکردن بەسە ژێر بەژێر بەسە ئێمە یەکی وەکو ڕژێمی بەعز کە ئەنفالی کردن خەڵک کەوتە پێشیەوە بۆ سەر کوردستان ئێمە ئیتر بەسە ئەم حاڵەتانە بەسە ینی بەسە حەقە کورد خۆی وشوێر بێتەوە دژمنی خۆی بناسێ خاکێکمان هەیە جوانترین خاک ئێمە کەشتی حەزەتی لەسەر کوردستان نیشتۆن کە پیرۆستترین وڵات و نیشتمانی کوردە ئەوە یەکەم نیشتمان و یەکەم دەوڵەت بینایە لەسەر زەویە بەڵام ئێمە بەداخۆ تەفرەقەمان هەیە ئێمە هەموو شۆڕشاکرێ لە پێناوی سەربەخۆیە ئێمە میلەتێکین 40 میلیۆن خەڵکین هیچمان لە خەڵک کەمتر نییە ئەخا ئێمە خۆمان بە خۆمان نەبچین و کێشە خۆمانین هیوادارین بەخۆیان نەبچنەوە هیوادارین ئەو کردوانە ئیتر بەس بێ ئیتر بەسە پەلکێشکردنی دژون بۆ سەر خاکی وڵاتەکەی خۆمان و بۆ سەر میلەتەکەی بەس بێ بەڕاستی هەمیان برای ئێمە چ پارتی چەپەکە ئێمە هەموو برای یەکین ئەوان دژمنی ئیسفادەی لەو سوودی لەو ناتەبایی ئێمە وەرگرتووە ئێمە بەڕاستیەوە جوان نییە ئێمە چ باکوور باشوور ڕۆژ ئاوا ڕۆژهەڵات یەک پارچەین ئێمە دان بەو سنوورادانن کە دژمن دایناوە ئەوە سنوورێکی دژمنکانانێ 40 میلیۆن کوردستان هەر یەک پارچەیە ئەڵێ لە ژمێریارەکە ئەڵێ دوو چوارەکە نەخەی دوو یەکەکە دوو پارچە و دوو پارچە هەر یەک پارچەی کوردستانەکە پێچەوانەی حساباتی بیرکاری ئێمە یەک پارچەین منوەکو خۆم قەت معتەریب نیم بەو چوار پارچەی ئێمە کوردەرێک پارچە و 40 میلیۆن کوردە و بە حیاتیشی ئێمە دان بەو چوار پارچە نانەی ئەو خەڵکە لەسەر موچەک ئەچێتە سەر جادە کە موچە ئەتوانێت خۆی پێی کات چونکە موچە تاسە نامێنە بە ئەم زارە بە عام بکرێت بۆ ئەوەی کە تورکیا ئەو دارانە نەبڕێت ژینگەی وڵاتەکە تێکدا هەموو کورد هۆکار ئەگەر هۆکار نیە بۆ لە موچاییەکن بۆ لە دائیراییەکن بۆ لە سەر مێزیەکن ئەی بۆ لەوە نانەدەم وەڵا ئەبێ هەوڵی بۆ بدەیگە هەموو عالەمی لێ ئاگادارکی نێودەوڵەتی عێراق بزان ئەم کابرا ئەم خاکە ئاوا لێ ئەکات
خاک دار چۆنە بڕێ هەر لە وڵاتی خۆیاندار نابڕێت ئەو وەکو تەعدای وایە لە وڵاتەکە کرابێت لە ساڵی 1514 بۆ 15 کورد هەر خۆخۆر بوو هەر لە یەکی داوە دوای خاکەی جێڵا بۆ کێ بۆ دوژمنەکانی بۆ ناحەزەکانی کە خۆیان بوونەتە پیاوی ئەوەن ئەم کێشە چارەسەر ناکرێ میلەتی کورد حتا بمێنێتەوە هەر بەم شێوە بێ ئەم میلەتی کورد ڕزگاری نابێ بێشک ئەم شەبێ هەروە بێت لێوێ خەڵک مەشغوڵەکات و موچە نادات و مشاکی دروستەکە ئەڵێ لێوێ شەڕی پاگەی لێرە شەڕی ئەوە هەیە و بەلۆری و بەتاوە تەزە پارە ئەبارەی نایەنە بدەن بە خەڵک ڕۆژێکی ژەبێ لە ژێ دەستیان دەرەچی ئاخی بۆڵە کێشن ئەوە بوو سەدام حوسێن کە وتی هەموو عێراقم بەدوو لێت و سەر و سامانەکەی بەس بمێنم تورکیا ئەگەر ڕێز لە خۆی بگرێ ئەوە ڕێزی لە وڵاتێک لە کوردستان گرتە ئەگەر ڕێز لە خۆی گرێت ئەوە ڕێز لە وڵاتەکەی خۆشی ناگرێت بۆیە وڵاتەکەی میشیوا لێ کردن ئەو میوانە تۆ تەم خاکە ئەوە ڕێزی لێگرێت لەباتیوە نەمامێ بنێژێ نابێ نەمام ببڕێ وەکو نەمام نانێژە با نەمامەکەش لە بنێنێتەوە